سڵاو لە هەموو هاوڕێیان چایەموتان ماچەکەم تەمەەن ئەم شەو 22/12/2022 داوای لێبوردنەکەم بۆ ئەو هاوڕێیانەی نامەیان نردووە پەیوەندیان کردووە بڕواتان بێ زۆر سەرمان قاڵە هەوڵێم ئەم لای بکەمەوە سەر دەورمان چۆڵە تەمەەن هەموو ڕۆژێک بە هەینیشەوە لە کاتژمێر دەی بەیانی تا 11 شەو جیانی باوەندەی کاردینال کراوەتەوە. سڵاو لە کاکە سۆران گیان چای منی سڵاو مامۆستا سەروەر گیان تۆ چای منی بەسەر و دوو چاوم کاکە سۆرانجان سڵاو لە ئێوەش کاکە ڕێبەنجان طبعا ئەمانە هەمووی تازەیە ناو من من هەمووی ئاغاتن ئاغاتی سوود ناخۆمان پێڵەن خەنەیی ئەمانە ئێزابێلن هەمووی 2022 یەک تەیریشیتیانی هەڵقەی لە قاچانە بێت ئێمە براون باسکێلیشی تایە ئاغاتی تایە ئەوەن مۆزاییک هەمووی نییە هەمووی کەسورەکان شیرەوەی بەرزن کەسورەکان کەسوران داوای بە کەسورەکانی کردبوو طبعا بە DNA-ەوە سڵاو لە تۆش کاکە ئەحمەدجان چاوە ماچەکەم ماشەڵڵا لە ئازیزی بێ کاکە سۆرانجان سڵاو لە تۆش کاکە ئەحمەدجان من سپاسانەکەم کە پرسیار ناکەن بۆ بەڕێزانی کە پرسیارە داوای ڤیدیۆی تێرەکانیان کردبوو
هیوادارم دیار بێ. کاک ئەحمەد پرسیارێکی کرده بوو کاتی باڵندەکان ئەوا لە شەبەکە کاتی کردنی دانەیەک بە شەبەکەی تووشی شۆ نابێ نەخێر کاک ئەحمەد جان لەبەرەوانە هەمووی پەیرانە ڕۆژواوە 20 جار خۆم گرتو من یەکەیەکە سەیرم کردوون لەبەرەوە هیچ ترسیان نییە دەست خۆش خەڵەنەوە کەوتۆتە سەر و کەسەی کە هی خۆیەتی ئایا چەند لەگەڵ یان ئایا چەند لەگەڵ یانان نییە وەنیە بەخێر نەفەسانی طبعا ئەمە یەکەم جارە بێنم ئەمە براون ئەگە سەیری کەنم براونانە ئەمە براونی سپی ینی مۆزاییک نی ئەمە براونی سپی ئەمە براونی براون باستێل ئەمە براون باستێلی ئەوە براون باستێلی سپیەوە ئەمە براون باستێلی ئەتیادیە ئەمە براون باستێلی زەردە تەڵەن سپی زەرد بەیەکەوە زیفەکرێ مۆزاییکی نییە براون باستێلی زەرد بەڕێزا من چای هەمووتان ماچەکەم دووبارە داوای لێبوردنەکەم بۆ هیچ پرسیارێکە نامێنرا بڕواتان بێ ئەوە سەرقاڵین ماندوین هەچ بە ڕێزێکیش هەر سەر چاو کاکار دەڵانجان هەچ بە ڕێزێک هەچ پرسیارێکیە هەچ سەیریکیە بۆی سیرکەین هەچ شتێکیە بەبێ هیچ بەرامبەرێک ئەم ڕۆژە لە کاتژمێر دەی بەیانی تا 11 شەو ئێمە لەجیانی باڵندەی کاردنال لە خزمەتیان ناین من چای هەمووتان ماچەکەم خواتان لەگەڵ